بەخێرانی هێژە ئەم کاتتان باش لە ناوەندی دەنگ و باسی ستێرک تیڤی لەگەڵ هاوکارانم دەنگ و باسەکانتان پێشکەش دەکەین. سەرەتا فەرموون بۆ سەردێڕی دەنگ و باسەکان. مەڕاڵ دانیشبەشە شەندانی کۆمیسیۆنی چارەسەری ڕایگەیاند ئەگەر کۆمیسیۆن ناچێت ئیمرالی با بەڕێز ئۆجەلان بێتە پارلەمان. کارمیگەریلا شەید هەڵمەت هەڵەبجە لە قەندیلەوە گەیەندرایەوە شاری هەڵەبجە زێدی لە دایکبوونی. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی پەیوەندیەکانی دەرەوەی ڕۆژاوا ڕایگەیاند ئەگەری هەیە کەسێک لە هێزەکانی سووریای دیموکراتیک ببێتە سەرۆکەکانی سوپای سووریا. پاش 10 ساڵ لە لابردنی سزاکانی سەر کۆمپانیا، بانک و ئاڵوگۆڕی چەک و تەکنۆلۆژیا بەسەر ئێراندا کارەکرایەوە. مەڕەڵ دانیشبەشتاش هاوتەبێژی کۆنگرەی دیموکراتیکی گەلان و ئەندامی و کۆمیسیۆنەی لە پارلەمانی تورکیا دامەزرا ڕایگەیاند پێویستە دەست بەجێ کۆمیسیۆن لەگەڵ بەڕێز ئۆجەلان کۆ ببێتەوە. ئەگەر کۆمیسیۆن ناچێتە ئیمرالی ئەوە با بەڕێز ئۆجەلان بێتە پارلەمان. پارێزەر ئەرەن کەسکینیش ئاماژەیدا بە بڕیارەکەی کۆنسەی ئەوروپا و ڕایگەیاند مافی هیوا چاکە نییە بەڵکو ئەرکە. مراڵ دانش بەشتاش هاوسەرۆکی کۆنگرەی دیموکراتی گەلان و ئەندامی کۆمیسیۆنی چارەسەری پەرلەمان ئاماژەیدا باکارەکانی کۆمیسیۆن و ڕایگەیان پێویستە کۆمیسیۆن بچێتە قۆناغی زەمینەسازی یاسایی. چاوەڕوانێکی گەورە لە کۆمەلگا هەیە. لەمەوەدا کۆمیسیۆن چی پێشنیار دەکا؟ ئێمە کار دەکەین بۆ زەمینەسازی یاسایی. ئێمە چوارچێوەیەکی یاساییمان هەیە. پێویستمان بە یاسای کاتی هەیە. بۆ نمونە دەبێت یاسا لەسەر حکومەتە خۆجەیەکان دەربکرێ. دەبێت لە ئێستاوە پرسی قەیومەکان چارەسەر بکرێ. پێویستە بربەستەکانی بەردەم زمانی دایکلا ببرێن. یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر و یاسای جێبەجێکردن دەبێت هەموار بکرێتەوە. بە دڵنیاییەوە کۆمیسیۆن دەبێت هەنگاوی کۆنکرێتی بنێ. مەراڵ دانش جەختی لە ڕۆڵی ڕێبەر ئاپۆل لا پرۆسەکەدا کردەوە و ڕایگەیان تا ئێستا کۆمیسیۆن نەچۆتە ئیمرالی و ئەمە پرسێکی جدیە. کۆمیسیۆن چاوەڕێی چی دەکا؟ ئێمە گوێ لە هەموو لایەک دەگرین، بەڵام تا ئێستا هیچ دیدارێک لەگەڵ بەڕێز ئۆجەلان ئەنجام نەدراوە کە پرۆسەکەی بەم ئاستە گەیاندووە. بۆ ناچن لە کاتێکدا کارڕێخستن بڕیاری خۆی هەڵوەشاندووە و لە ناوبردنی چێکی داوە. ئێمە ئەمە قبول ناکەین. ئێمە دەمانەوێت کۆمیسیۆن بەر لایەکی تشرینی یەکەم بچێتە ئیمرالی و گوێ لە بۆچوون و پێشنیارەکانی بەڕێز ئۆجەلان بگرێ. ئەگەر کۆمیسیۆن نەچێتە ئیمرالی با بەڕێز ئۆجەلان بێتە پەرلەمان دەتوانێت بۆچوونەکانی خۆی لە بەردەم هەمووان باس بکە. پارێزەر ئەرن کەسکین هاوسەرۆکی کۆمەڵەی مافی مرۆڤ ڕخنەی لە بڕیارەکەی کۆنسی ئەوروپا سەبارەت بە مافی هیوا گرت و ڕایگەیاند ئەو کاتی کە بە تورکیا دراوە زۆرە. پێدانی کاتێکی زۆر بۆ مانایەیە کە ئەم پرۆسەیە کاتێکی زۆرتری دەوێت و زۆر دەخایەنێ. لە هەمان کاتدا ئەم بڕیارە بێهیوایی بەدواوە هات. ئەکتەری سەرەکی لایەنی کورد عەبدوڵڵا ئۆجەلانە بۆیە مافی هیوا گرنگە. مافی هیوا چاکە نییە بەڵکو ئەرکە. هیوادارم دەست بەجێ هەنگاو بنرێت کە ئەم بتمانەیە دروست بکرێت. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی پەیوەندیەکانی دەرەوەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە لەندەن وەڵامی پرسیارەکانی ڕۆژنامەی ئەل جوملەی دایەوە ئاماژەی بەوەدا کە پێکهاتەکانی سووریا پێویستە باس لە بنەما سەرەکیەکان بکەن. ڕۆنیشی کردەوە تێکەڵکردنەوەی هێزەکانی سووریای دیموکرات لە سپا ناکرێت بەپەلە بکرێت بەڵکو دەبێت وردە وردە بەڕێوە بچێت. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی بەشی پەیوەندیەکانی دەرەوەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی مەجەلە ئاماژەیدا بە کۆبوونەوەکانیان لەگەڵ ئیدارەی کاتی لە دمشق. ئیلهام ئەحمەد سەبارەت بە تێکەڵاوبوونەوەی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا لەگەڵ سوپای سووریا ڕایگەیاند ئەگەری هەیە کەسێک لە هێزەکانی سووریای دیموکراتیک ببێت بە سەرۆکی ئەرکانی سوپای سووریا ئێمە بۆ ئەمە کراوەین و ئەم بابەتەمان لەگەڵیان تاوتێ کردووە، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێک نەدراوەتەوە. دەبێت ڕێکەوتن لەسەر سیستەمی یەکگرتنی ئیداری و تێکەڵاوبوونەوەی سەربازی بکرێت. ئیلهام ئەحمەد ڕایگەیاند ڕێکارەکانی تێکەڵبوونی قەسەدا بۆ ناو سوپای سووریا بابەتی دانوستانە. بەپێی دەستور دەبێت سوپا لە باڵی جیاواز پێک بێت. بێگومان یەکینە و کۆمیتەی هاوبەش دەبێت. ئێمە هێشتا لە قۆناغی گواستنەوەین و تێکەڵبوون دەبێت وردە وردە بێت نەک دەستبەجێ. گۆڕانکاری دەستبەجێ و تەکنیکی لەوانەیە ئەنجامی نەرێنی لێ بکەوێتەوە. بۆ ئەوەی ئەم کارە سەرکەوتوو بێت یەکگرتنەوەی وردە وردە پێویستە. ئیلهام ئەحمەد ئاماژەیدا بە لێدوانەکانی ئەحمەد شەرع و ڕێکەوتنی دەی ئازار و ڕایگەیاند ساڵانێکی زۆر لە سووریا شەڕ هەبوو لە ناکاو گۆڕانکاریەک ڕوویدا. هەموو شتێک یەکسەر یان لە یەک ساڵدا بە تەواوی چارەسەر نابێت.
بێگومان ئەگەر کەناڵەکانی دیالۆگ کراوە بن و هەوڵی ئاشتەوایی هەبێت ئەنجامی دەبێت. بەڵام دانانی چوارچەوەیەکی کاتی و هەڕەشەکردن لەوەی کە شەڕ هەڵدەگیرسێت ئەگەر ڕێکەوتنی نێوان لایەنەکان نەبێت دەبێتەوە هۆی کێشە و زمانی هەڕەشە ئامێزە کە سوودی بۆ هیچ لایەنێک نییە. بۆیە نەک هەروەک کورد باڵکو لەگەڵ هەموو پێکهاتەکان وەک سووری دەبێت باس لە مەرجە دەستوریەکان بکەین. پێویستە باس لە چۆنێتی دەستەبەرکردنی سەقامگیری لە سووریا بکەین. ئەم بابەتانە زۆر گرنگن بۆ گەیشتن بە تێگەیشتنێکی ڕاست و پرەنسیپی. ئەم پرەنسیپ و بناغەیە دەتوانن ببنە بناغەیەک بۆ سەقامگیری و بنیادنانی سووریای نوێ. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی پەیوەندیەکانی دەرەوەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە کۆتاییدا سەرنجی ڕاکێشایە سەرگرنگی تێکۆشانی ژنان و ڕۆڵی ژنان لە هێزە سەربازیەکاندا و ڕایگەیاند یەکینەکانی پاراستنی ژنان و یەکینەکانی تایبەت بە ژنان ئامانجێکیان هەبوو ئەو ئامانجە تا ئەمڕۆژ بەردەوامە. یەکینەکانی پاراستنی ژنان ڕۆڵێکی گرنگ و استراتیژیان هەیە لە بەرەنگاربوونەوەی تیرۆر و پاراستنی کۆمەڵگەدا. بۆیە کۆتایی بە ڕۆڵی ژنان و بوونی ئەوان لە هێزە سەربازیەکان ناهێنین. ئەمڕۆ لە شاری کۆڵ لە وڵاتی ئەڵمانیا کۆنفرانسێکی گرنگ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە چوو. کۆنفرانسەکە بە ئامانجی پشتیوانی و بەهێزکردنی شۆڕشی ژینە ژن ژیان ئازادی بوو. کۆنفرانسەکە بە هاوبەشی هەریەک لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک، حیزبی دیموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی کوردستانی ئێران، سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵا، ڕێکخراوی خەبات، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان و پارتی ئازادی کوردستان ئەنجامدرا. بەڵێ بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای هاوکارمان سونیان دەریاری. سلااو دەبێت ئارێز وەکوێوەش دەزانن ئەمڕۆ کۆنفرانسێک لە نێوان حەفت پارتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری کۆڵنی ئەڵمانیا بەڕێوەچوو کە لە سێمین ساڵیادی ژینە بە ناوی ژن ژیان ئازادیە. لەم کۆنفرانسەدا نوێنەرانی هەریەک لەم حیزبانە گوتاری خۆیان پێشکەش کرد و 2016 بە پرۆژەی دەخاڵیەوە چووینە حزور خزمەت حیزبەکانی دیکەوە داوامان لێکردن کە ئامادەکاری بکەین بۆ ئاڵوگۆڕیانەی کە دێنە پێشیان. ئێستێ لە قۆناغێکی قەیراناوی داین. ئەگەر دەستوبەر نەکەی ئەرزم کردن کە ڕەوتی مێژووی دەچێت پێشەوە بەجێمان دێڵێ گەڕانەوەشی تێدا نییە. چۆن لە سەردەمی سایستۆکە و لۆزە کورد دۆڕاندی ئەوڕۆ پێویستە بە شناختێکی دروست بە علم بە زانستی سیاسەتی جیهانی حرەکەت بکە. ئامادەبوانی بەڕێز خوشک و برایەمی ڕێزدار نوێنەری حیزب و ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکان میوانانی هێژار لەلایەن حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە بەخێرهاتنتان دەکەم و سپاس بۆ بەشداریتان کە لە ڕێگای دوور و نزیکەوە تەشریفتان هێناوە. سپاسی ناوەندی دیالۆگی حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم کام دەرفەتەیان ئەمڕۆ بۆ ئێمە قورقاندووە. هەروەها وەڵامی پرسیاری ئامادەبوونیشاندایەوە. ئەو خاڵە پۆزیتیفانە بوون کە لە کۆنفرانسەکە ئەوە بوو کە هەمووان جەختیان لە یەک ڕێزی و هاوخەباتی سیاسی کرد بۆ دوا ڕۆژی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەنجامی کۆنفرانسەکەش باس لەوە کراکە کۆمیتەیەکی هاوبەش پێک بهێنرێت لە نێوان پارتە کوردیەکاندا بۆ خەباتی سیاسی لە ئەوروپا کە ئەوروپا و لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستاندا. ئەمڕۆ تەرمی شەهید شاهین سیروان ناسراو بە هەڵمەت هەڵەبجە لابناری قەندیلەوە گەێنەردایەوە بۆ شاری هەڵەبجە زێدی لەدایک بوونی. لا مەراسیمەکەدا ئامادەبووان جەختیان کردەوە درێژە پێدەری ڕێبازی شەهیدان دەبن. ڕۆژی حەڤەی ئابی ئەمساڵ یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان یێرەکە شەهیدبوونی گەریلا هەڵمەت هەڵەبجەی ڕاگەیاند کە لە ساڵی 2023 لە ئەنجامی وەردومانی دەوڵەتی داگیرکەری تورک شەهید بوو. بە ئامادەبوونی کەسوکاری شەهیدان و وڵات پارێزان و ژمارەیەکی زۆر لە ئازادی خوازان ئەمڕۆ تەرمی شەهید شاهین سیروان نامیق ناسراو بە هەڵمەت هەڵەبجە لە بناری قەندیلەوە ڕەوانەی شاری هەڵەبجە زێدی لەدایک بوونی کرا. شەهیدان خاوەنی ڕاستەقینەیە وڵاتەن
نامێرن لە مەراسیمەکەدا ئامادەبووان جەختیان لەسەر بەرزڕاگرتنی ناوی قەندیل وەک لانکەی خۆڕاگری و قوربانی جان کردەوە. شاهید وەک تەمەن وەک کەسایەتی لە بنەماڵەیەکی قارەمان لە بنەماڵەیەکی تێکۆشەر لە بنەماڵەیەکە لە سەر تاسەری تێکۆشانی گەلەکەماندا جێ و دەستی خۆیان هەبووە، خەبات و تێکۆشانی خۆیان هەبووە، شەهیدی خۆیان هەبووە. شەهید شاهیدیش وەک درێژە پێدەری ئەو ڕێبازە وەک درێژە پێدەری ڕێگەی شەهیدان تێکۆشانێکی هەڵبژارد. ئەو تێکۆشانش ئەمڕۆ خۆی بە بەرپرسیار بینی لەوەدا. ئەمڕۆ قۆناغی کە گەشتوینەتە ئاستێک کە دۆزی گەلەکەمان لە شەڕ کۆتایی بێت، لە خوێنڕەشتن کۆتایی بێت، لە جەرگسووتانی دایکان کۆتایی بێت، لە جەرگسووتانی ماڵباتی گەلەکەمان ئیتر کۆتایی بێت و قۆناغێکی نوێ ئەویش قۆناغی ئاشتیە. هەمومان بەرپرسیارین بەرامبەر بە ئاشتی، بەرامبەر یەکخستنی گەلەکەمان، بەرامبەر یەکخستنی ڕیزەکانمان. هەموو لایەنەکان قەرزاری خوێنی شەهیدانین. پاشان بە وتنەوەی دروشم تەرمی شەهید هەڵمەت هەڵەبجە بەرەوزێتی خۆی بەڕێکرا بڕیارە بە مەراسیمێکی بەشکۆ لە شاری هەڵەبجە بە خاک بسپەرێت. چلەی هەردوو شەهیدی ژینگە پارێزی هەڵەبجە ئاری موختار و محەممەد حەیدەر با چەندمی نەمام و تاجەگوڵینە بەرزڕاگیرە و کەسوکاری شەهیدان ڕایان گەیاند دەبێت بە هەموو جۆرێک خزمەتی ژینگە بکەین و بیپارێزین. 40 ڕۆژ پێش ئێستا ئاگرێکی گەورە لە سنووری گوندەکانی مۆردێن و چنار و سازانی پارێزگای هەڵەبجە کەوتەوە. بەهۆیەوە دوو ژینگە پارێز شەهید بوون و دایانی دیکەش بەهۆی هەناسە توندی و سوتاویەوە بریندار بوون. هەروەها ڕوبەری 5,000 دۆنم دارستانی سروشتی و پوش و پاوەند سوتان. پاش 40 ڕۆژ ئەمڕۆ لە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە بە ئامادەبوونی کەسوکار و هاوڕێیانی شەهیدان، ژینگە دۆستان و بەرپرسانی ئیداری سنوورەکە مەراسیمی چلەی شەهیدانی ژینگە ئاری موختار و محەممەد حەیدەر بەڕێوەچوو. مەراسیمەکە بە خولەکێک ڕێزلێنان لە ڕۆحی شەهیدانی ژینگە و سەرجەم شەهیدانی ڕێگەی ئازادی کوردستان دەستی پێکرد. پاشان ئامادەبووان تاجەگوڵینی ڕێزیان بۆ شەهیدان دانا و نەمامیان چاند. نوخشە ناسیح پارێزگاری هەڵەبجە ڕایگەاند شەهیدانی ژینگەی شارەکەمان بوونەتە سیمبۆلێکی جوانی بەرخۆدان. شەهیدانی ژینگەی شارەکەم، ئێوە قەتماغی زامەکانی شەهیدانی هەڵەبجەتان هەڵدایەوە بوونە سمبولێکی جوانتر لە مێژووی بەرخوداندا بە ئارامی بنون. بەڵێن بێناوی بەرزی پیرۆزی ئێوە لە شەقامەکانی شاردا بنێنی و بۆ هەمیشە ناوی پیرۆستان بەگوێینەوە لە دوایەوەی شار بدەین و هەمیشە یاد و یادەوەریتان بەرز ڕابگرین. هەروەها موختار جەمال باوکی شەهید ئاری موختار ڕایگەاند پێویستە بە خۆماندا بچینەوە بە هەموو جۆرەی خزمەتی ژینگە بکەین و بیپارێزین. ئێمە کە نوێژەکەین ئەبێ ئەو نوێژانە خوا وەختی وەریەگرێت لێمان پێش هەمووشە لەو شوێنە ئەژین قەدری بزانین، قەدری خاک و ئاو و نیشتمان بزانین. ئیتر من حەقم نییە فڵان کەس چیەکەیان نایکا تا هەین بە قەدری بزانین. لە درێژەی مەراسیمەکەدا ڕێزلێناندرا بە خانەوادەی هەردوو شەهید. خەڵکی شاری حەسەکە لە ڕۆژاوای کوردستان تەرمی سێ شەڕوانی هێزەکانی سووریای دموکراتیک قەسەدەیان لە گۆڕستانی شەهید دژواری و شارە بە خاک سپارد و بەڵێنیاندا تا گەیشتن بە ئامانجی شەهیدان بەردەوام بن لە تێکۆشان. بە پێشەنگی ئەنجومەنی بنەماڵەی شەهیدانی حەسەکە مەراسیمی بە خاکسپاردنی چاوشین حەسەکە شەڕوانانی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا کە لە 23 ئەیلول لە دێر حافر و حوسام عەلی عەبدوڵڵا لە 25 ئەیلول لە دێرە زور و ئەحمەد عەفرین لە 26 ئەیلول لە دێرە زور شەهید بوون بەڕێوەچوو. سەدان کەس ئامادەی مەراسیمەکە بوون. هاوڵاتیان تەرمی شەهیدانیان لەسەر شان گەیاندە گۆڕستانی شەهید دژوار. بەڕێزگرتن لە شەهیدان مەراسیمەکە دەستی پێکرد. ئەحمەد ئەریز ئەندامی ئەنجومەنی بنەماڵی شەهیدان لە مەراسیمەکەدا سەرخۆشی ئاراستەی بنەماڵە و کەسوکاری شەهیدان کرد و ڕایگەاند.
هەموو شەهیدانی ئازادی لە پێناو ئاسایش و ئارامیدا گیانیان بەخت کرد تا کۆتایی درێژە پێدەری ڕێبازی شەهیدان دەبین. حەسەن سەلمۆ فەرماندەی ئەنجومەنی سەربازی حەسەکە لە مەراسیمەکەدا وتارێکی پێشکەش کرد. وەکو دەزانن شەهید نایب هەمبەر چەتێن ئەردۆغان لە جەبهە دێرها فرجی شەهید کرد. شەهید نایب ji birayê me ji gelê Helebê bû û her du hevalê me Şehîd Ehmed û Şehîd Hüsam di cebha dêrê jî de diyan asta şehadetê em jî we quweta askerî pekê bêje kî êrîşî me bike soz dayî gelê xwe soz dayî malbatê xwe soz dayî daykê şehîdê xwe. پاشان نازنامەی شەهیدان ڕادستی بنەماڵەکانیان کرا. جەماوەر بە وتنەوەی دروشم تەرمی شەهیدانیان بە خاک سپارد. لە شاری لاهای وڵاتی هۆڵەندا یادی شەهیدانی تێکۆشانی ئازادی کرایەوە. ڕاوڕسمەکە لە کۆمەڵگەی کورد لە لاهای بەڕێوەچ و جەماوەرێکی زۆر ئامادەی مەراسیمەکە بوون. لە شاری دانهاگی هۆڵەندا مەراسیمێکی یادکردنەوە بۆ شەهیدان ڕەزا ئاڵتون لە دامەزرێنەرانی پەکەکە و ژنە فەرماندەی پێشەنگ ئەمینا ئەرجیاز بەڕێوەچوو. ڕێوڕسمی یادکردنەوەکە لە ناوەندی کۆمەڵگەی کورد لە لاهای بەڕێوەچوو. ژمارێکی زۆر لە کوردانی دانیشتووی هۆڵەندا ئامادەی بوون. زۆهرە ئاڵتون خوشکی ڕەزا ئاڵتون لە مەراسیمەکەدا وتارێکی پێشکەش کرد و تشکی خستە سەر ڕۆحی شۆرشگەڕانەی گروپیان قەرە و ڕایگەیاند. ڕەزا ئاڵتون لە زینداندا خۆڕاگر بوو، لە شاخ شەڕکەر بوو، لە ئەوروپاش دیبلۆماتکار بوو. شەهیدان نامرن بەهۆی ئەوانەوە سەربڵندین. هەروەها سەفکان کۆبانێ نووسەر لە وتارەکەیدا تێکۆشانی شۆرشگەڕانەی ڕەزا ئاڵتون و ئەمینە ئەرجەسی یاد کردەوە. و مەشا ئەوەل ڕەزا ئاڵتوندا چیرۆکێوی وەختا ئەوەلە غەزال بوو تۆکە غەزالدا لە باش قودار کرد. تەنەبوونێدا دەست پێکردن هەبوونێکی گەلێک مەزن. نوپەل مونزور لەسەر ناوی تەڤگەری ژنانی کورد لە ئەوروپا وتارێکی پێشکەش کرد. تەڤگەر ئەمە تەڤگەرێک شەهیدایە چاوە کەتدانێ چاوە ئەم بێژین بێ ئیمکانسزیە دە ئیمکانێک مەزن ئاواکردنە بە کەداخوا بخوێناخوا ئەم بێژین یعنی تەڤگەرێک مەزن ئاواکردن. لە شاری سلێمانی دووەمین کۆبوونەوەی پلاتفۆرمی یەکێتی ژنانی کورد بە ئامادەبوونی نوێنەرانی ژنانی سیاسی و بزوتنەوە و ڕێکخراوەکان لە هەر چواربەشی کوردستان و ئەوروپاوە بۆ ئامادەکاری سێمین کۆنفرانسی نەتەوەی ژنانی کورد ساز کرا. لەسەر داوای لیژنەی کۆنفرانسی ژنانی کورد کە لە 21 پارت و ڕێکخراوی ژنانی هەر چوار پارچەی کوردستان و دەرەوەی وڵات پێکاتبوون. ڕۆژی 27 ئەیلول لە شاری سلێمانی گفتوگۆ لەسەر سێبەی کۆنگرەی نەتەوەی ژنانی کورد لە باشووری کوردستان ئەنجامدرا. پاش ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدان ژنان کۆبوونەوەکەیان دەست پێ کرد. تێیدا گفتوگۆ لەسەر ڕەوشی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ژنانی باشوور و ڕۆژهەڵاتی ناوەڕاستکرا. ئەنجامی کۆنگرەی نەتەوەی ژنانی کورد لە ڕێگەی لیژنەکانیانەوە کار لەسەر داواکاری ژنان دەکەن. سەیوان ڕۆستەم داکۆکیگەر لە مافەکانی ژنان و ئەنجامی پلاتفۆرمی یەکێتی نەتەوەی ژنانی کورد لە باشووری کوردستان ئەنجامنامەی کۆبوونەوەکەی لە چەند خەڵکدا خستەڕوو. ئاماژەی بەوە کرد دوای تەوابوونی کۆنگرەکە هەموو ژنان لیژنەکانمان پێک دەهێنین تا بتوانین کار لەسەر تەواوی پێشنیارەکان بکەین و کۆنفرانس پێک بهێنین. بڕیارە سەرەکیەکان یەکەم لیژنەکە خۆی وەک پلاتفۆرمی ژنانی کورد ڕابگەیەنێت. دووهەم ئەو پارت و ڕێکخراو و کەسایەتیانەی کە بەشێک نین لە پلاتفۆرمەکە بەشداری پێکران و پلاتفۆرمەکە فراوان بکرێت. لە هەر پارچەیەکی کوردستان و ئەوروپا پلاتفۆرمی یەکێتی ژنانی کورد پێک بهێنرێت و کۆنفرانسی خۆیان بەڕێوە بن. لە باشووری کوردستان کۆنفرانسی یەکێتی ژنانی کورد بەڕێوە بچێت. هەموو ساڵێک لە یەکێک لە پارچەکانی کوردستان فستیڤاڵی کولتور و هونەری ژنانی کورد بەڕێوە بچێت. لە ماوەی ئەم حەوت مانگەدا پلاتفۆرمەکە بە بەشداری ڕێکخراو و کەسایەتیەکان فراوان کرا و ژمارەی ئەندامانی پلاتفۆرمەکە
گەیشتە 37 پێکاتە. هاوکات ژنانی دیکەی ئامادە بوو بیر و بۆچوونی خۆیان لەبارەی کۆنفرانسی نەتەوەی ژنانی کورد خستە ڕوو. لە کۆتایی کۆبوونەوەکەدا ژنان بڕیاریاندا ڕۆژی 4 تشرین یەکەمی ساڵی 2025 سێمەی کۆنگرەی نەتەوەی ژنانی کورد لە باشووری کوردستان بەڕێوە ببرێت و لە ئێستاوە دەست دەکەین بە ئامادەکاری بۆ کۆنگرەکە. شەوی ڕابردوو گروپی هونەری هونەرگەی وڵات با پێشکەشکردنی چەندین بەرهەم بە زمانی کوردی و عەرەبی لە شاری سلێمانی کۆنسەرتێکیان ئەنجامدا و سلێمانیان پڕ کرد لە ئاواز و سەما و گۆرانی ڕەسەن. هەزاران کەس بەشداری کۆنسەرتەکە بوون. دوێنێ شەممە لە زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی لە کۆتا ڕۆژی کۆنفرانسی کوردناسی گروپی هونەری هونەرگی وڵات کۆنسێرتێکیان ئەنجامدا. لە کۆنسێرتەکەدا 12 بەرهەم بە زمانەکانی کوردی عەرەبی پێشکەشکران. چەندین هونەربەندی گەورە و دیاری باشووری کوردستان و سەدان هونەردۆست ئامادەی کۆنسێرتەکە بوون. گروپی هونەرگی وڵات بە بەرهەمەکانیان شاری سلێمانیان پڕ کرد لە ئاواز و گۆرانی و هونەری ڕەسەن و جۆش و خرۆشێکی گەورەیان بەخشی بە ئامادەبووان. لەناو ئەو بەرهەمانی کە پێشکەشیان کرد گۆرانی شەڕڤان و حەفتانین بوو کە بۆ ئازایەتی و بەرخۆدان و قارەمانێتی گەریلا و شەڕڤان وتران لە دژی داگیرکەرانی کوردستان. ڕێبەن عەدنان یەک لە بەشداربووی کۆنسێرتەکە ڕایگەیاند. گرنگە هونەری پارچەکانی تری کوردستان تێکەڵ بکرێت. ئەوە یەکگرتووی کورد نیشان دەدات. خەڵکێکی زۆر هاتووە زۆرم پێی خۆشەکە بینم من زۆر خەڵک هاتووە گەلم کۆنسەرانە بکرێت و ئیشێکی زۆر جوانیان کردووە و ڕاستی هەستی پێکەیت یەکی هەمومانەوە کات پیشامەکەمە یەکین ینی یەک پارچەنیە دوو پارچەنیە خۆی هەموو یەکێکە بەس پارچە کرا. هەروەها ڕێزان نورەدین بەشداربووی کۆنسێرتەکە ئاماژەی بۆدا. ئەم هونەرە بەرهەمی شۆڕشە دڵی ئەم شۆڕشە ژنانی کوردن. ئەم کارانە جوانی دەبەخشێتە بوونی شارێک. کۆنسێرتە بەڕای من لە تەنیشتی فڕۆمێکی سێ ڕۆژە بە ناوی کوردناسی وەکو یەکەم فڕۆمی کوردناسی لە شاری سلێمانی کۆنسەرتێکی داهێنەرانەیە شتێکە لە دڵی شۆڕشی ژنانەوە هەڵاتووە وەکو پەرفۆرمانسی پێشومان بینی. بەلای منەوە هەبوونی ئیڤنتی ئاوەها زیندوێتی ئەبەخشێ بە بوونی شارێک. زۆربەی ئەو بەرهەمانی لە کۆنسێرتەکەدا پێشکەشکران بە زاراوەی کرمانجی بوو. یەک بەرهەم بە زاراوەی سۆرانی و یەک گۆرانی عەرەبیش پێشکەشکرا. گروپی هونەری هونەرگی وڵات بۆ یەکەم جارە دێنە باشووری کوردستان. چەند چالاکیکی هونەریان پێشکەش کرد و ئامانجیان تێکەڵکردنی کولتوری پارچەکانی کوردستانە. بەشێک لە مامۆستایانی وانەبێژی سنووری پارێزگای دهۆک لە کارەکانیان دوور خرانەوە. مامۆستایانی ناڕازیڕایان گەیاند بەهۆی ئەوەی پشتیوانی حیزبیان نەبووە دوای زیاتر لە 10 ساڵ لە خزمەت لە کارەکانیان دوور خرانێتەوە. خەڵکی دیکە لە شوێنی ئەوان دانراون. مامۆستایان داوایان کرد بگەڕێنەوە بۆ سەر کارەکانیان. ئەم گەنج هێز و توانە خۆ بێخینە کار و خزمەتێ بکەین. ئەو بڕیارە جەنابێوە خۆشبەختانە هیڤیەک بۆ مازەڕان کۆ هەروەسا ئەو زوڵمەڵماتیا کرن ئەم نەشیان ببین بەشێک ژوێ بڕیارە دەف جەنابێوەیە هێژە هاتیەدان بگرێ بەزبوونا 38,000 وانە بێژە. پشتی کو جەنابێوە بڕیارە کادی دای ئەوژی تەقاعد بوون بۆ کوان مامۆستایان بەڕێ ساڵانە خزمەت کرین نە دەڤیا بهێنە خزمەت کرن. ئەم گەنج هێز و توانە خۆ بێخینە کار و خزمەتێ بکەین. ئەو بڕیارە جەنابێوە خۆشبەختانە هیڤیەک بۆ مەزەڕان کو لە جهێ وانە مامۆستای تەقاعد بوون بێنە دانان. بەلی دیسا بە هۆکارن دەستن حیزبی و خزمانێ و وەختە زۆمەکە مەزن لەمە لادراوە بهێنە کرن. لەورا ئەم لە جەهدانان بێ بەش دبین. بەرێز سەرۆکی حکوومەتێ هەرێما کوردستانێ. مە چەند جار هەوڵدایە بەڕێزاوەیە بەڕێز ببینین بەلێ لە بەرچەند هۆکارەکە نەشیاین گلەی و گانزدەین خۆ بگەینە جەنابێوە. وەک دیارە دژی هەر زڵم و ناعەدالەتیەکیە کول حکوومەتەوە بێتە کرن.
هيفيا ما وبريارك وقرنج بوكي سما دلي رولي فين اجتماعي مو في خراو خوش بكي سبب خروج بونما افريكا الفيري اما مستيت لادينا هاتينا ديرخستن جكاري خوي وانا بيجي ام حس كاين ام وك ما مستاب زفرينا سركاري خو من كان فراغ الزور هنا خانه نشين وفراغ الزور هنا الخطاب خانه حس كاين مبدا جهوان لەبارەی چارەسەر نەکردن و گرفتی دواکەوتنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی ڕایانگەیاند حکوومەت بێباکە و کەمتەرخەمە بەرامبەر بە کۆمەلگا لا پێنا و بەرژەوەندی خۆیاندا کۆمەلگا دەچەوسێننەوە ئاماژە بەوەش دەکەن ئەوەی بەلای دەسەڵاتەوە گرنگ نەبێت خەڵک و خاکی هەرێمی کوردستانە. وەکو مامۆستا و بەڕێز داماژت بکرد لە کۆتایی 2014 دەرتابەتی لە مانگی یانزەوانێ موچە دواکەوت و موچەوای لە هات موچەی مانگی یانزە لە ساڵی دواترە ئەدرا موچەی مانگی دوانزە لە مانگی سێ ئەدراوای لە هات کەوا بەڕاستی مامۆستا سیرێکی بژێوی ژیانی ساڵ بە ساڵ خراپترە بوو. ئێمەش وەکو مامۆستایان بەڕاستی بەداخەوانێ هەموو ساڵێ ناچار کراین بۆ ئەوەی کە بژاردی بایکۆتە بەردەمانە کراوە بێت و ناچار بین بەوەی کە پەنابەرینە بەر ئەوەی کە بایکۆتی هۆڵەکانی خوێندن کەین. حکوومەت ئێمە ئەزانین زۆر بێباکە زۆر کەم تەرخەمە هیچ شتێکی بەلاوە گرنگ نیە تەنها ئەوەنە بێت کە لە پێناوی بەرژەوەندی خۆیان کۆمەلگا بچەوسێنێتەوانێ. بەداخەوانە بینیمان چەندین کەس لەبەرەوەی پارەی چارەسەری پێ نەبوو لە کاتی کۆرۆنا گیانی سپارد کاتە ئەمە بیانوو بۆ کارە هەڵەکان و کارە ناشرینەکانی خۆیان ئەهێنەوانێ بە ئەوەی درێژە بە دەسەڵاتی خۆیان بەن ئەمان کە بڕیاری هەناردەکردینەوە دەدەن لەو دۆخەوە تا ئێستا سەردەمی نەهامەتی و نەکبەتی خەڵکی هەرێمی کوردستان بوو بە تایبەتی چینی موچەخۆران ئەم نەوت هەناردەکردنە بوو بە خێر وەرەکەت بۆ جوود بنەماڵە و بۆ جوود دەسەڵاتی زۆنی سەوز کە پارتیە دەسەڵاتی زۆنی زەت کە یەکێتیە ئەم دوو زۆنە ئێمە لە هەرێمی کوردستانە حکومەتمان نییە و من بە وچوونی خۆم ئەمە پلان و بەرنامەی داگیرکەران بۆ بەرامبەر بە هەرێمی کوردستان و لە ڕێی ئەم دەسەڵاتدارانەوە جێبەجێکەن. سەبارەت بە پەکخستنی یاسای مافی دەستکەوتنی زانیاری سنتەری میترۆ تۆڕی هاوپەیمانی 19 لە بەیاننامەیەکی هاوبەشدا داوا لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێم دەکەن ڕێنمایی بۆ جێبەجێکردنی یاسای مافی دەستکەوتی زانیاری بە هەماهەنگی لەگەڵ دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ دەربکات. ئاماژە بەوەش دەکەن پێویستە کابینەی نوێ حکوومەت ڕێز لە مافە بنەڕەتیەکان بگرێت کە پەیوەستە بە ئازادی ڕادەربڕینەوە. سنتەری میترۆ و تۆڕی هاوپەیمانی 19 لەبارەی پەخستن و جێبەجێنەکردنی یاسای مافی دەستکەوتنی زانیاری ڕاگەاندراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە و ڕایەنگەیان دەست ڕاگەیشتن بە زانیاری بەردی بناغەی کۆمەلگای دیموکراسی و مافی بنەڕەتی مرۆڤە کە پەیوەستە بە ئازادی ڕادەربڕینەوە. دەبێت حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان بە پێی مادەی 25 لە یاسای ژمارە 11 ساڵی 2013 یاسای مافی دەستکەوتنی زانیاری بە هەماهەنگی لەگەڵ دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی یاساکە دەربکات ڕێز لەم مافە بنەڕەتیە بگرێت کە پەیوەستە بە ئازادی ڕادەربڕینەوە. ڕاشیگەیان بەهۆی شاردنەوەی زانیاری هەستیار و گرنگ لە هاوڵاتیان و میدیاکاران لە تێوەگلانی بەرپرسانی حکومی و حزبی لە دەستدرێژی بۆ سەر سامان و مڵکی گشتی نەتوانراوە بەشداری چالاکانە بکرێت لە ئاشکراکردنی دۆسەی زۆر و زەوەندەکانی گەندەڵکاران. هەروەها داواش لە میدیاکاران و دامەزراوەکانیان دەکەن پیشەیی و ڕازگۆیانە مامەڵە لەگەڵ هەواڵ بکەن چونکە گرنگیان کەمتر نین لە پێدانی زانیاریەکان. مافی دەستکەوتنی زانیاری لە بەندی 19 جارنامەی گەردوونی مافی مرۆڤ لە مادەی 19 پەیماننامەی نێودەوڵەتی بۆ مافە مەدەنی و سیاسیەکان دیاریکراوە. هاوکات مادەی 10 لە ڕێکەوتنامەی نەتەوەیەگرتوەکان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئاماژەی پێکراوە. بە پێی مادەی 25 یاسای ژمارە 11 ساڵی 2013 یاسای مافی دەستکەوتنی زانیاری لە هەرێمی کوردستان پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران بە هەماهەنگی لەگەڵ دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی ئەم یاسایە دەربکات. بەڵام پاش 12 ساڵ لە دەرکردنی یاساکە لە ڕۆژی 8 ئابی 2023 بڕیادرا لیژنەیەکی ئاوبەش لە نێوان حکومەت و دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ پێک بهێنرێت بەمبەستی ئامادەکردنی ڕەشنووسی ڕێنمایی یاسای مافی دەستکەوتنی زانیاری. ئەوەش لە کاتێکدا ڕۆژی 18 ئەیلول حکوومەتی کاربەڕێکەری هەرێم بڕیاریدا
کە ڕێگا بە ڕۆژنامەنووسان نادرێت لە هیچ کەناڵ و پەڕەیەکی تۆڕە کۆمەڵایەتیەکان دیمەن و ڤیدۆی ڕووداوی تاوان و تاوانباران و شوێن و کاتی تاوانەکانیان ڕووماڵ بکەن. ئەم بڕیارەش ناڕەزایەتی ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستانی لێکەوتەوە. هەمووان بڕیارەکە بە پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسی دەرکراو بەناو کرد بۆ بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین. پۆلێک لە شەڕوانانی نوێی لە شنگال دوای مانگێک لە مەشق و ڕاهێنان لە خولی شەهید زاگرۆ چەکدار دوجار لە مەراسمێکی سەربازیدا کۆتاییان بە مەشق و ڕاهێنەکانیان هێنا و ڕایان گەیاند ئێمە بە خوێنی 74 جینۆساید بەرهەم هاتوین بۆیە هیچ کاتێک دەست لەم دۆزە هەڵناگرین. دوای مانگێک لە مەشق و ڕاهێنانی بنەڕەتی شەڕوانانی نوێ لە ئاکادیمیاکانی دەروێش عەبدی لە خولی شەهید زاگرۆس چەکدار بە مەراسمێکی سەربازی شەڕوانان کۆتاییان بە مەشق و ڕاهێنانەکانیان هێنا و بەڵێنیان بۆ پاراستنی یەزیدی خان دووپات کردەوە. مەراسیمە سەربازیەکە بە یادکردنەوەی شەهیدان و جەنگاوەرانی ڕێگای ئازادی دەستی پێکرد. ڕێبەر فەقیر یەکێک لە فەرماندەکانی یەکینەکانی بارخۆدانی شنگال یا بەشا ئاماژەیدا بە گرنگی مەشق و ڕاهێنان و ڕایگەیاند لە بەرامبەر ئەو کەسانەی کە کۆمەڵگەی ئێزیدیان با بێدەسەڵات و بێئیرادە دەبینی ئەم پەروەردەیە دەبێتە هێز و ئیرادە بۆ کۆمەڵگەکەمان. ئەم پەروەردە سەر ئاساسێ بۆ جوواکەمە ببە خۆدی ئیرادە، جوواکەمە ببە خۆدی هێز، جوواکەمە ببە ئاشخوارە نەبێش دژمنڕە. ئەف پەروەردە سەر ئاساسێکی وسە هات دەست پێ کرد. ئەو فەرماندەی یابەشا ئاماژەی بەوەشدا ئێمە دەبێت وەڵامی هاواری کچانی ئێزیدی بین تاکە هێزێک کە وەڵامی دەنگی ژنان و دایکانی ئێمەیدایەوە. شەڕوانانی ئازادی کوردستان بوون با پێشەنگایەتی فەلسەفەی ڕێبەراپۆ. وەکە بەری 2014 ئەم ببن ژێ پارتی دیموکراتی کوردستان ڕایان ببن، ژێ ئارتێشە عێراقی ڕایان ببن، هیچ هێزێکی دیترێڕە. لازمە ئەمخوا ئاوا بکەن. لازمە ئەم ڕۆژێن گۆسێ 8 2014 چاغێ دایک و خوشکێ ما دەستێ دژمندا چاغێ قێڕینن کەچێن ئێزدی گوهێ چەند ئینسانیەتێ هەموو گە دەسەکنی گەسی لی خۆدی دەرناکات ji derveyê hêzên parastinê ji derveyên şervanên azadiyê ji bo navê kî jî bîjê bila bîjê em bi fikr û felsefeyê rêberapo. لا کۆتاییدا فەرماندە ڕێبەر فەقیر ڕایگەیاند پێویستە هەر یەکێک لە ئێمە ببینە پێشەنگ و فەرماندا. ئەوانەی دەستیان لە خوێنی گەلەکەماندایە قبوڵ نەکەین و لە ناو خۆماندا نەیانهێڵینەوە. مەراسیمەکە بە پێدانی ناسنامە بە شەڕوانانی دەرچووی خولەکە کۆتایی پێهات. ئەم خواب هێزێکی دی پشتگەرم ناکەن. هێزێ مەهایە ڕاستیە مەهایە ئەم شەروانên vêrêna em şervanên azadiyê em şervanên fermandar û pêşengên me yên goşehîd ketin. Li ser wî esasî em dîsa serkeftinê şevara re dixwazin em bijên vî jî rêberapo, vî jî rêberapo, vî jî rêberapo. لە زیندانەکانی تورکیادا زوڵم و فشار بۆ سەر زیندانیانی شۆڕژگەر بەردەوامە. جگە لە ئاشکەنجەی جەستەیی مافی زیندانیان پێشێل دەکرێت. کتێب و ڕۆژنامەکان نادەن بە زیندانیەکان. ئەوان دەیانەوێت لە ڕێگەی گۆشەگیری و فشارەوە پەیوەندیان لەگەڵ دنیای دەرەوە ببرن و تەسلیمیان بکەن. تەنانەت کتێبەکانی ڕێبەراپۆشیان پێنادرێت. دادگای مافی مرۆڤ لە دژی ئەو سیاسەتە لا بڕیارێکدا ڕایگەیاندووە ڕێگری لە پێنەدانی پرتووک بە زیندانیان پێشێلکردنی مافەکانی مرۆڤە.
گیراوانی دۆزی پەکەکە کە دەیانویست کتێبەکانی ڕێبەراپۆ بخوێندنەوە بە شێوەیەکی نایاسایی لەلایەن دەسەڵاتەوە ڕێگریان لێکرا لە بەرامبەردا زیندانیان سکاڵایان گەیاندە دادگا و لایەنە پەیوەندیدارەکان. زیندانیەکان ڕایانگەاند کتێبەکانی نەتەوەی دیموکرات و مانیفێستی شۆڕشی کوردستانی ڕێبەراپۆ و گۆڤاری مۆدێرنیتەی دیموکراتیک و ڕۆژنامەکانی یەنی یاشام، ئاتڵم، کزل بایراک و یوکسەلیان لێ قەدەغە کراوە. لە دژی ئەو ڕێگریانە زیندانیان سکاڵایان ئاڕاستەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا کرد. دادگا بڕیاریدا کە ئەو ڕێگریانە پێشێلکردنی مافی زیندانیانە. دووەم گەورە دادگای مافی مرۆڤی ئەوروپا ڕایگەیاند مافی زیندانیەکان بۆ ئازادی ڕادەربڕین پێشێل کراوە و بڕیاریدا بە دابینکردنی داواکاری زیندانیەکان. وەیسی ئاکتاژ ئەو زیندانی دۆزی پەکەکە پاش زیاتر لە 30 ساڵ ماوەیەک بەر لە ئێستا لە ئیمراڵی ئازاد کرا. ساڵی 2016 بەهۆی ئەوەی کتێبی گەلانی دیموکراتیکی ڕێبەراپۆ و گۆڤاری مۆدێرنیتی دیموکراتیکی پێنەدرابوو لەگەڵ چەندین گیراوی تری دۆزی پەکەکە سکاڵایان لای دادگای مافی مرۆڤی ئەوروپا تۆمار کردبوو. ڕێپێوانی تەفگەری ژنانی ئازاد بە دروشمی باومەیدەوە بەرەو ئازادی ڕێپێوان دەکەین لە ڕۆژی 1 تشرین یەکەمەوە لە ئامەد بەرەو ئەنقەرە دەست پێ دەکات. ژنان ڕایانگەاند داواکاری سەرەکیمان ئازادی جەستەیی ڕێبەراپۆیە و داوا لە هەموو لایەک دەکەین بەشداری لەو ڕێپێوانەدا بکەن. تەفگەری ژنانی ئازاد لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لە ئامەدەوە بەرەو ئەنقەرە ڕێپێوانێک ئەنجام دەدەن. ڕێپێوانەکە بە دروشمی بە ئومێدەوە بەرەو ئازادی ڕێپێوان دەکەین لە ڕۆژی 1 تشرینی یەکەم دەست پێ دەکا. یەکەم وێستگەی ڕێپێوانەکە ناوچەی جورنێ ڕەشگرێدراوی شاری ڕەحاوە دەبێ. پاشان ڕێپێوانەکە بەرەو دیلۆک، ئەدەنا، مێرسین، کۆنیا تا ئەنقەرە بەردەوام دەبێ. نوێنەری زۆرێک لە ڕێخستنەکانی ژنان بەشداری ڕێپێوانەکە دەکەن. ئامادەکاریەکان بۆ ڕێپێوانەکە و بەشداریکردنی گەل بەردەوامن. گونەش ئاڵتن پەرلەمانتاری دەمپارتی لەو بارەیەوە ڕایگەیاند داواکاری سەرەکی ڕێپێوانەکە ئازادی جەستەیی ڕێبەر ئاپۆیە. یەکێ جۆتمە هەیە حتا هەفتێ جۆتمە هەیە ji Amedê hettenê Anqareyê wê dewam bike. Ev meşeke dîrokî ye, ev meşeke ya bîrê ye. Ji ber ku her ciyê ku em derbas dibin dewsa berxwedanê heye û em di vê meşê de dixwazin ew bîra berxwedanê nûjen bikin. Ji ber ku azadiya Rêzdar Abdullah Öcalan em nikarin tenê wek azadiya takê kesekî şexsekê em dest bigirin. Azadiya tevahiya civakeyê ew jî vî rengî pênase dike û hettenî civak azad nebije ew azadiya xwe fîzîkî wate nade. ئارەزوو قارەمان چالاکوانی تەفگەری ژنانی ئازاد ڕایگەیاند ئێمەی ژنان خاوەندەرەتی لە پرۆسەکە دەکەین و درێژە بە تێکۆشان دەدەین. ڕێگەی ئاشتی و ئازادی بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئازادی جەستەیی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە. دەبێت دەست بەجێ مافی هیوای بەڕێز ئۆجەلان جێبەجێ بکرێ. ئێمە بۆ ئازادی جەستەیی و بەردەوامی پرۆسەی ئاشتی ڕێپێوان دەکەین. بەشداریکردن لە ڕێپێوانەکەدا نیشانەی ئازادی و خاوەندەرەتیکردن لە پرۆسەکەیە. داوا لە هەموو گەلەکەمان دەکەین بەشداری لە ڕێپێوانی ئازادیدا بکەن. لە شاری پاریسی پایتەختی فەرەنسا کۆبوونەوەیەک بۆ ناساندنی ئەکادمیای کۆمەڵگەی دیموکراتیک بەڕێوەچوو. ژمارەیەکی زۆر لە سیاسەتمەداران بەشداریان لە کۆبوونەوەی ڕاگەیاندنی ئاکادمیەکەدا کرد. لە بەردەوامی بڵاوبوونەوەی هزر و ڕامانەکانی ڕێبەراپۆدا ئەکادمیای کۆمەڵگەی دیموکراتیک دامەزرا. ئەکادمیاکە لە کۆبوونەوەیەکدا لە گەڕێکی درانسی شاری پاریسی پایتەختی فەڕەنسا ڕاگەیەنرا. ژمارەیەک لە سیاسەتمەدار ئامادەی کۆبوونەوەی ڕاگەیاندنی ئەکادمیاکە بوون. جان کریستۆف لاگارد ئەندامی پەرلەمانی فەڕەنسا هەروەها سەرۆکی شارەوانی درانسی و سەرۆکی کۆمەڵی ترانسیتالی تیۆدۆرۆ بارتوژیسیۆ و چەند دۆستی ئیتاڵی و فەڕەنسی بەشداریان لە کۆبوونەوەکەدا کرد. تێدا ئاماژە بەڕووداوە سیاسیەکانی کوردستان و کاری ڕێخستنی لە ئەوروپا و ئامانجەکانی ئەکادمیای کۆمەڵگەی دیموکراتیک و بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەراپۆ کرا. عومەر ئۆجەلان پەرلەمانتاری دەمپارتی بەشداری کۆبوونەوەکە بوو سڵاوی ڕێبەراپۆی گەیاندا بەشدار بووان. بەشداربووان بە وتنەوەی دروشم پێشوازیان لە سڵاوی ڕێبەراپۆ کرد.
عمر وجلان داوای لە هەمووان کرد پشتیوانی پرۆسەی ئاشتی بکەن. Havalin jiyan, havalin civan, peşekte cevap geldi. Her ali ve mesele fikir. Buraya istisdir ne fikir? Bu civanda var mı fikir? Bu perverde ne fikir? İyi ve istisdirle aşçı çaresini desme dair. Ne işte ihsan işi. En ne kadar beşin, herkese fakirde ali aşçıya bakar. Aşçı bakana yalan. نوێنەرانی دامودەستگا دۆستەکان لە کۆبوونەوەکەدا دەستخۆشیان لە ئاکادیمیاکە کرد و سەرنجیان بۆ سەر بانگەوازەکەی ڕێبەراپۆ ڕاکێشا و ڕایان گەیاند ئازادی گەلی کورد نزیکە. پاش دە ساڵ لە لابردنی سزاکانی سەر کۆمپانیا، بانک و ئاڵۆگۆڕی چەک و تەکنۆلۆژیا بەسەر ئێراندا کاراکرایەوە. ئەمریکا داوای لە وڵاتان کردووە دەستبەجێ سزاکانی سەر ئێران جێبەجێ بکەن. ئێرانیش ڕایگەیاند سەپاندنی سزاکان ناڕەوان و وەڵامێکی تونند و گونجاومان دەبێت. بەهۆی شکستی دانوستانەکانەوە دەربارەی دۆسەی ئەتۆمی پاش 10 ساڵ لە ڕاوەستاندنی بەرەبەیانی ئەمڕۆ سزاکانی نەتەوە یەکگرتوەکان بەسەر ئێراندا کاراکرایەوە. سزاکان هەموو ئەو دامەزرا و کەسانە دەگرنەوە کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ڕۆڵ لە پەرەپێدانی پرۆگرامی ئەتۆمی ئێران یان موشەکە بالیستیەکان دەگێڕن. هەر کەس یان لایەنێک کەرەستە، ئەزموور و شارەزایی یان پارە بۆ بەرنامەی ئەتۆمی یان موشەکی ئێران دابین بکات ئەو سزایە دەیانگرێتەوە. هەروەها سزاکان ڕێگری لە هەر جۆرە فرۆشتن و گواستنەوەیەکی چەک بۆ ئێران، هاوردە و هەناردە و گواستنەوەی پێکاتە و تەکنەلۆژیای پەیوەست بە پرۆگرامی ئەتۆمی و موشەکی بالستی دەگرێتەوە. هەر کەس یان کۆمپانیایەک سزاکان پێشێل بکات سەروەت و سامانەکەی لەسەران سەری گیاندا سڕ دەکرێت. لە بەرامبەردا عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند چۆن هێرشە سەربازیەکان شکستیان هێنا گەڕانەوەی سزاکانی شکست دەهێنێت. ئەو سزایانە لە ڕووی یاساییەوە بێبنەما و نادات پەروەرانە و ناڕەوان. عێراقچی ئاماژەی بەوەشدا هەر کارێک زیان بە بەرژەوەندی مافەکانی گەلی ئێران بگەێنێت وەڵامێکی توند و گونجاومان دەبێت بۆی و هەرگیز چۆک بۆ گوشارەکاندا نادێت. محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێرانش ڕایگەیاند ئێران ناچار نییە پابەندی ئەو بڕیارانەی نەتەوە یەکگرتوەکان بێت و ئەو سزایەنە نایەساین. سێگری لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاند ڕەتکردنەوەی پرۆژە ژیرانەکەی رووسیا و چین بۆ چوونی ڕۆژاوا دەردەخات لە داواکردنی سازشێکی تاکلایەنە لە تاران لە ڕێگای فشارەوە. ئەوەش قبوڵکراو نییە. ئاماژەی بەوەشدا ئەو سزایەنەی بەسەر تاراندا سەپێنراون نایەسایی. وڵاتی چینیش ئەو سزایەنە بە نایاسایی بەناو کرد. مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند داوا لە ئێران دەکەین بێ دواکەوتن ڕازی بێت بە دانوستانی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا و گفتوگۆی دیبلۆماسی هێشتا بژاردەیەکی باشە و ڕێکەوتنیش باشترین ئەنجامە بۆ گەلی ئێران و بۆ جیهان. ڕاشیگەیاند سەپاندنەوەی سزاکان بەهۆی بەردەوامی پابەندنەبوونی ئێرانەوەیە بۆ پرسی ئەتۆمی. مارکۆ ڕۆبیۆ داواشی لەسەر جەم وڵاتانی جیهان کرد سزاکانی نەتەوە یەکگرتوەکان بەسەر ئێراندا جێبەجێ بکەن. کایا کالاس بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپاش ڕایگەیاند پابەند دەبین بە جێبەجێکردنی سزاکانی نەتەوە یەکگرتوەکان بەسەر ئێراندا و ئەوەش بە واتای کۆتایی هاتنی دانوستان و دیبلۆماسی نییە و داوا لەلایەنەکان دەکەین بەردەوام بن لە دیالۆگ بە تایبەت ئێران. ئازان و خۆشەویستان بەم شێوەیەتی نەکۆتایی دەنگ و باسەکانی ئەمڕۆ تا بە یەکگەیشتنەوەیەکی تر مێنن بەخۆشی.